نیگەرانیەکانی خەڵک و دەسەڵاتداران بەرامبەر دەسەڵات و هەژمونی گروپە چەکدارەکان لە عێراق تا دێ زیاتر دەبێ. بەشێک لە پەرلەمانتارانیش پێیان وایە گروپ و میلیشیاکان دەسەڵاتیان هێندە زۆرە حکوومەت ناتوانێت لێپرسینەوەیان لەگەڵدا بکات. هێرشەکانی سەرناوچەی سەوز و بێدەنجی حکوومەت و دەستەوەستانی دەرخەری ئەو بەهێزی میلیشیاکانە. عەلی بدێری پەرلەمانتاری عێراق ڕایگەیاند هەندێک لە گروپ و میلیشیاکان دەسەڵاتیان لە حکوومەت زیاترە و دەتوانن هەردا مەزراوەیەکی فەرمی حکوومەت بە ئامانج بکەن. سەبارەت بە هێرشی سەر ناوچەی سەوز و هەوڵەکانی حکوومەت بۆ دەستگیرکردنی هێرشکاران ئەو پەرلەمانتارەی عێراق ڕوونی کردوێتەوە. ڕووداوەکانی ئەم دواییە و هێرشەکان دەرخەری ئەو ڕاستیەن کە دەوڵەت شکۆی نەماوە و نەک ناتوانێت یاسا و دەسەڵاتی ڕەهای خۆی بپارێزێت بەڵکو توانای ڕوبەڕووبوونەوەی میلیشیاکانیشی نییە. لە چەند ڕۆژی ڕابردوودا گرژی و ئاڵۆزی زۆر لە بەغدای پایتەختی عێراق دروست بوون بە تایبەت دوای دەستگیرکردنی یەکێک لە ئەندامانی عەسایب ئەهلولحەق بە تۆمەتی هەڵدانی موشک بۆ سەرناوچەی سەوز. بەشێک لە میلیشیاکان هێزەکانیان لە بەغدا بڵاو پێکرد و هەڕەشەی هێرشکردنە سەر دام و دەستگاکانی دەوڵەتیان کرد ئەگەر سەرکردەکانیان فەرمانیان پێ بکەن. لەبارەی هەوڵەکانی حکوومەت بۆ کۆنتڕۆڵکردنی میلیشیاکان حامد موتڵەق ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەت لە چەسپاندنی یاسا بەسەر گروپە چەکدارەکان دەستەوەستانە و ناتوانێت بە یەکسانی یاسا بەسەر هەموواندا بچەسپێنێت. ئاماژەی بەوەشداوە حکوومەت بەرامبەر بە دەسەڵاتی میلیشیاکان لاوازە و ئەوان لە دەرەوەی وڵات ئاراستە دەکرێن و چەک و دارایی بەهێزیان هەیە و چۆنیان بوێت وەها مامەڵە دەکەن.